بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، لە خزمەت بابەتی ئومەویەکان دەوڵەتێک بۆ خزمەتی ئیسلام ژیان بەسەر ئەبین. گەیشتینە ئەوەی کە سیدنا حەسەن ڕەزا و ڕەحمەتی خوا بەسەریادا ببارێ، سیبط و کچەزای پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم مەشروعێکی زۆر گەورەی عیملاقی ئیصلاحی بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕاگەیاند. ئەویش بریتی بوو لەوەی تەنازولی کرد لە خلافەت و خلافەتەکەی کە بەیعەتی پێدرا بوو، تەسلیمی کرد بە سیدنا معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئەم ساڵەی کە ئەم حاڵەتە تێیە ڕوویدا پێوترێ عام الجەماعە، واتە ساڵی جەمەعبوونەوەی موسڵمانان و پەیوەندی پتەوی موسڵمانان و یەک ئەمیری و هێزی گەورەی موسڵمانان لەم ساڵا دەرکەوت. هەندێک لە مؤرخین زۆر بەم حاڵەتە پەس بوون کە سیدنا حەسەن ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەم مەشروعە گەورەی کرد و ئەم تەنازولە گەورەی لە حەقی خلافەتی خۆی کرد بۆ سیدنا معاویە، کە ئەوە دەهای گەورەی سیدنا حەسەن ئەگەیەنێ و یەقینی سیدنا حەسەن ئەگەیەنێ بەوەی کە ئەیزانی ئەو کارە گەورە و یەخستنەوەی موسڵمانان لە جیهانە بە معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەکرێ. بۆیە لە دوای ئەوەی کە بەیعەتەکەیدایە کۆمەڵی سەحابەی زۆر کە مابوون هەر هەمویان بەیعەتیاندا بە معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئیبن حەزم قسەیەکی هەیە زۆر مەشهور و گەورە، ئەفەرمێ تەمەن ڕەئی ئیبن حەزم ئەو هەیە، ئەفەرمێ معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەر بەیعەتی خلافەتی نەدراوەتێ، هەر ئەمیری شام و میسر بووە، تەنها کەسێک کە خەلیفە بوو بێ دوای ئیمامی عەلی سیدنا حەسەن ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. لە دوای سیدنا حەسەن خۆی بۆ خۆی ئەو خلافەتەی کە پێی درابوو تەسلیمی کرد بە سیدنا معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. و خلافەتی ڕاشدە 30 ساڵی کاملی تەواو کرد و تەسلیم کرا بە سیدنا معاویە. بۆیە ئەفەرمێ فەبویع الحەسەن، ئەفەرمێ خەڵک هەموو بەیعەتیان بەر حەسەندا، ثم سلم الأمر إلى معاوية خوي بدسي خوي أم بيعتي خوي تسليم بمعاوية كالرزا ورحمة خوي لبه. وفي بقايا الصحابة من هو أفضل منهما، أفرمين لنا الصحابة خوتنها حسن ومعاوية نبون، زور صحابي قورة ترهبون لوان فضيلتيان قورة تربو، بلام أم دوانيان أفرمين اختلافي تيانيك هندق لو هاولانيك هشتا مابون أواني بيش فتحبون، ئەوانەی پێش فەتح جەنگیان کرد و پێش فەتح بەخشی بوویان زۆر پلەیان بەرز بوو لای خوا جەل جەلالوه. بۆیە فەرمێ ئەوانە لەناو کۆمەڵگا هەبوون، لەگەڵ ئەوەشا بەیعەت و بوون بە خەلیفەتی لە بینی ئیمامی حەسەن و ئیمامی معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕووی ئەدا. ئەفەرمێ بۆ هەر هەموو ئەوانەی کە مابوون سەحابە وكلهم أولهم عن آخرهم بايع معاوية ورأى إمامته، هەر هەمویان بەیعەتیان دا بە سیدنا معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئەوەی ئەسحاب مابوون تا ساڵی 41 چونکە ساڵی 41 بەیعەتەکەی درایە لە ڕەبیعی ئەوەلی 41، هەر هەمویان پێکەوە بەیعەتیان دایە. ئەفەرمێ و هەر هەمویان ئیمامەتی ئیمامی معاویەیان قبوڵ. ئەفەرمێ فمن يطعن عدالة وإمامة الصحابة معاوية فقد طعن هؤلاء الصحابة. فرمي هر كسيك طعن با لعدالة إمام معاوية يا إمامة إمام معاوية طعن لهم أصحاب دا والصحابة كماون بتايبت لو زمنا كبعقلي قوري خويان إنزاني إرشادي أم أمته هزي أم أمته توانا أمته لجرد صلاة معاوية همويان بيعتيان بيدا وبخليفة مسلمانان. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە فەرمایشتێکی زۆر عەظیمە ئاوا لە خزمەت هاوڵانە دانیشتووە. ئەفەرمێ ئەم پەیامە گەورەی کە ئێستا ئەبرێ بەڕێوە لەناو ئێوە پێوتێ نبووەت، کە پێغەمبەر مابێ صلی الله عليه وسلم ئەوە زەمەنی نبووەتە. ئەفەرمێ ئەم زەمەنی نبووەتە چەندێ خوا مەیلی هەبێت یاتانە ئەمێنێتەوە دوای ئەوە زەمەنی خلافەتی ڕاشیدە دێ. لە دوای زەمەنی خلافەی ڕاشدە زەمەنی مولکی عاض دێ، مەلیکایەتی عاض،
وشيء عاض هندق وين لك داوته بعض وبقبل أن داوته بس أو قصة غلطة وتم ملكاتك الشديد ده تندت زمانك الزحمتي ده بسرتانا أفرمي دواي أو حتى خوا قراري دا بأو ملكاتي أمانته إن جا ملكك جبرية ملك جبرية كبه هيج توانا ودا صلاتي أو نفر لدواي نفر بدواتانا دا أنري أفرمي أما أمانته لدواي أم ملك جبرية خوا دارو يقل مسلمانان أكاته دواي أو مشيئتي هي جاري كتير خلافة لسر منهجي نبوة أقرته كعلماء الله أم زمنا أو زمنية تمهيدي أو بكريك خلافة الراشدة جاري كتير بقرته ولسر منهاج النبوة وأمتي بيغمر صلى الله عليه وآله وسلم سيادة وقيادة جيهان بكاتو جاري كتير شكا برقي فرماجتكا هاتو تدي تنها برقي أخير يعني ما برقي أخيريش حتما دي تدي حتى أم ملكي جبرية فرمون دواي رخاني خلافتي ساي ملكي جبري دسي بيكرت شكا يسبهيج إرادي أمتي إسلامي تيانية كاتك كسك أكريبا قوري أمتي إسلامي كسك دا أنري كسك لا أبري مليكي أهنري أميري أبري حشتك دا صلاتي أمت خوينية إجبار كرا أم اللجر أو بارا بوي لدواي أما وإلا زمن فتحي قوري كخواي قوري درول أمتي بغمر أكاته وصلى الله عليه وآله وسلم وجاري كتر أم أمتك وتوسرقاتك كاني خوي وبهيزو بتوانا لسر منهاج خلافة ومنهاج نبوة جاري كتر دا صلاتي جيهان أقريته ودس لفرمايشتي كتير بيغمر صلى الله عليه وآله وسلم فرميه ستكون خلافة نبوة ورحمة إن جاء خلافة ثم يكون ملك ورحمة فرميه خلافتك يلسى منهاج النبوة والرحمة بزيب ولا دواي أو خلافة الراس توخو ملكك الرحمة دي مؤرخين فرموا أو ملك الرحمة كمليك يجبو الرحمة يجبو مسلمان معاوية ورزا ورحمة خير طبعا معاوية للشام بتايبتي 20 سال أمير و 20 سال خليفة و 40 سال لشوينه كحكم كي كزلو بيزار نبي حتى خوي جاري كان دعاء لخوي كرد تي والله خويا أو من 40 سال بسر أم خلقهم إلهي تر لو زيادة تحملنا بس أجرنا حتى بقايا عمري معاوية كز منافسي معاوية نبو رضا ورحمة خوي لي زور قصة هاي لسروي كمعاوية رضا ورحمة خوي لي منهاج النبوة قوري شيكر زور قصة أكري طبعا لزمني خلافة الراشدة حتى حسن رضا ورحمة الله أو كاريك كردي تو كسيك بيعتي بدرتي بيعتك بدا بكسيك ترخو منهج النبوة نبو طبعا منهج خلافة معاوية رضا ورحمة الله لبيت شي قران كاري كرد لو منهجي نبوته شي شتي قران كاري بسرا هاد واز زمني أو لزمني خلافة الراشدة جاء كاتب رحمة الله ابن خلدون فيلسوفي قوري ميجوبي كأفرمي أو شتي قرانكاري بسرهات إما نابت تنها سيري أميرة كان سيري الراعية كان سيري الرعيتش كان هردو كان أفرمي لما منهجي نبوته خلق بدين أقرايو دين بالي بيو أنا كاري بي أكرد لزمني منهجي بيغمبرة صلى الله عليه وسلم ومنهجي خلفاء الراشدين أمبو السلطة هيش تأثيري كي نبو لسر خلق أم قصي ابن خلدون زور قوري أفرمي لزمني أملك عضيا لزمني معاوية رضا ورحمة الله عليه أما قران كاري بسرهات وازع للاي خلق دين نبو شمشير شوكا حتى سيدنا عثمان رضا ورحمة الله عليه كان محاولة كركا بهيش شمشير برامه مسلمان بكارنية لزمن إمام علي أو بشهيد بوني إمام عثمان رشد كبدسي أمتي إسلامي خلقنا أمت وسيدنا علي بهمان تشن بوي إتر الزمن خلقك قورا ورده ملكة كانش وأميرة كانش قوران وخلافتي منهج النبوة الرشد لمنهج النبوة وازع للاي خلق كان شمشيرنية ترزنية ويفرمي لزمان إمام عمر سعد كريبي وقاز رضا ورحمة الله أفرمي قنجي بيني لغزوي فارسة الله اشتيكي بيبو او اند قرز بو لار بو يا ام گنجنه اتواني هالغري الله كهناي سيري كر هرهم الطوني كي زور جران بهاي كسرى بيكان اللي داينا الله ايش سيري گنجكي كردو ام هم ويناوتي اي گنشيد بو خد هالغرتو فرمو اي امير اگر هلم غرتي انا اگشت لايتو سيري وازع بالنركت شي بالنركت دين لم گنجا وتي اي گنج والله ما دام انا دسباكي امام عمر توي زور خوشه ور برنامه كدو نسم سبلا عمر تي وشي من بو عمر بكرو تابسم بولا عمر بو عمر بكرد انا اگشت دسي عمر
أفرمي أي جنج ناود ناو نشانت على إلا أسمانة تومارا نقل زوية بيشي قال الله شوين أم جنجك وبزان بوكي أروى الله كسيرك لقل جماعتك أشتنا وخيميك أيش شاوديريك وهتا بس سعد الله تو سعد يتنا وخيمك كسك أروى خو حافزين ليكاتو أروى هتا يسل لما يجوا باسكري جنجك هاد أم ألتو نجران باي همو لغنيمة أجرتو داينا وازع الدنيا كبالي بيوناو نقلوي بترسل سعد بترسل عمر كوري الخطاب رضي الله رحمة الله عليه نخير وازعي يعني أوش تيك بالي بيو أنا أبو خواناسي بالي بيو أنا الخرافة دوري خاتو تنها دين دارية بلام كاتيك خلق قران كاري بسرا ديت وكو ابن تيمية رضي الله رحمة الله عليه أفرمي أم نقص تنها للرعيانية بل النقص في الراعي والرعية جميعا فإنه كما تكون يولى عليكم أو خوتان شون بن خو حاكمي أوتان بؤنير بو إلى زمن معاوية رضي الله رحمة الله عليه أو سهمان كهرهم الرؤكات سيدنا معاوية أبي الركات سر زمنك آية أم زمنا كي بيوستا آية خلافة بمنهاج النبوة أشبر إمام علي بوهم فضيلة قورية بوهم حكمة جواني خويا وكدرقاي علم إمام علي خوارج كشتيان شمشيري مسلمان كشتيان بوي أم زمن آية قران كاري بسرا نهات وكخوا كسيك بنيري بشمشير خلقك عقلك زمني أو زمن دسي فيها كردبه يان سيدنا حسن ورب مشروعي شي قوري إصلاحي بوي خصنوي همو أمد بخيتا بيش أو محاولة كان اختيالي كانوا بتكوشن بوي زمنك قران كاري بسرا هاتو خوا جل جلاله منهجي النبوة خلافتي كوتا كرت منهجي كي تربو مسلمان دسي بيها كرت فرميشتك من هي بيغمريان صلى الله عليه وسلم باسي خليفة أكا فرمي خليفة كان زورا دليل سر أوي مرجنية أوي كخليفة به إلا شوار خلفاء بيانس خلفاء الراشدين به بس سيدنا حسن نا لروايتك أفرمي خليفة كان ابن دوانزة لقريشة الله يكيق لم دوانزة كزور دقيقة سيدنا معاوية رضي الله رحمة الله عليه كبدها وبزيرك خوي جهاني إسلامي بردوة الرب صفات سيدنا معاوية زورة هندي لصفات كاني يكيق لشت زور قرن كاني خاوني علم وفقه كي زور قوري سيدنا معاوية رضي الله رحمة الله عليه وكاتب برسيران كل ابن عباس وتيان أي هاوار أو معاوية أبينين أشي يقوي تربتاقي تنهاءك طبعا آية ويتر نريشو بابلين كوتاكي كويتر ويتر شون أكري سير ركعات آية هر سير ركعاتك بيك وأكري سلام أديتو طبعا سير إيمانية سير مذهبي كان الله تنهايك تحيات أخواني لأخيرة لأن وراسة لدور كاتك تحياتنا أخواني سير كاتك أكي لأخيرة وتحيات أخواني سلام أديتو رأي كان الله هرسي كان بيك وأكي بلام دو التحيات وكون نرجي مغربتي يا أخواني رئيس يمكن إسخو من جبجي أكين بعامت دور ركعات جبجي أكي سلام أديتو ويك ركعات بتنها أكي أو فقهي سيدنا معاوية رضي الله رحمة الله عليه كما زي الإمام الشافعي لسر عامتي جهاني إسلامي لسر وتا أي ابن عباس تو الله سينرجكا بيك وبكن كشي وتا معاوية الله يقدان ويترك بتنهابك فرموي معاوية فقيه كلا فقهاني أمت والصحابة وبيغمري بيني وصلى الله عليه وسلم حتما بينيتك أو كرديتي أو كاتبي وحيا أم هل صنقاني سيدنا ابن عباس بو سيدنا معاوية زور قورية شوكا بحري أمت بحبري أمت بيغمريان صلى الله عليه وسلم دعاي كرو بابن عباس خواي قوري بكات حبري أم أمته الزعناي هير برزي أم أمته لكاتك لآل بيتي بيغمر صلى الله عليه وآله وسلم وبمشي واز وصف سيدنا معاوية كارز ورحمة الله عليه بويا علم فقه معاوية زور قوري أكريت شندين دراسة بكري لسر فقه قوري سيدنا معاوية للروي همو بابة كان فقه إسلامي وشريعة إسلامية دوها من صفة الزور قرنجي معاوية حلم معاوية عفو معاوية ولبردي معاوية رضي الله رحمة الله عليه يكيك لو كسانيك لناو عربا بأحلم ترين كز ناسراو جاري كان بياوك هات قصيبة معاوية ودل بردم معاوية وخليفة بوتا قوري مسلمان أمير المؤمنين بيأوتري هات زور قصينا الشيء بس إننا معاوية خوي قلت هيج قصينا كرت وتيان أي معاوية بو عقليناكي أم زمان درجة والله شربكم لحضوري خوايا بحلمي وبحوصلي من واي كرت بي العبد كان يتورب
دكاتك خوا جل جلاله صفات كان حليمية وعليميته خوان جل جلاله. معاوية رضي الله رحمة الله عليه مشهورة بحلمك زور جورا همو من طالما وكي معاوية من بيستوه طالما وكي معاوية أويا أفرمي منو قالكم أجر يك طالمو تنها لبين ما نهبي قتنا يا الله بتصري أو أن دسيان تون كده شلكم دسيان شلكت ليان تونكم ويديان جار لقلها والاني في غمرة صلى الله عليه وسلم كاتك برابريك لقل معاوية دروسة إلا عفوها الله بجيرن ويا عبد الله كوري الزبير أفرمي والله كاتك وأمان ويست بيترسين هيش ترسيكي نبو زور جريو كاتي أمان ويست توريكين بهيش شوازي وما تورنا أو كاتي أمان ويست فيالي لابكين أو داهي عربو فيال ما بيلين أكرا والله شايستي أوي كالسيادة وقيادة أمتي إسلامي بكا الذكاء معاوية رضي الله رحمة الله بالنفس درجي معاوية بحده كوتاش اللي خزمتنا باسكم سيري دهائي معاوية كان رضي الله رحمة الله به كسيكي قريشي لو كاتا نصارى قرتيان كقرتيان لهندي روايات على السطو أو اندكسي مسلمانان يعني قرتبو على برسياريان اللي أكردن أوان الجوابيان أدايا ولا سردين على بطريقة كي زور قورو عادمي كي زور قوري النصارى نزيق بو لو جنجا زليكي لجنجا كده على جنجا كش هواري كده طبعا معاوية يكيق لإيشكاني لحياتي خويا جاسوسي زور تأتي لدولي كافر وأنا بري كده لجاسوسي خوي على هواري كده وإسلاما أي هوار بو إسلام وابو معاوية كورا كوابو نايب دمانو خوا كورتي بقوري إيمان داران أقايل يعني بطريق الزليلة من ده على ورده وشات وجاسوسا كان قصة كان هنا أبو معاوية أفرمي يكمانك هر أهاتو أسوهيش خلقنا أبيني تكلايو خلقنا أكرد الله كان باش معاوية وكو جاران نما وتشيل قومه الله تابع في ديكي زور جورا باريكي زوري دا لقال هندي أسيرة هتا وأنا الرزقار كرد الله كرزقاري كرد أنتي والله أي جنج قتنا هلم أو قودا أوزليك اللي دراو بسريانا وبرو دوما دواي أو سيدنا معاوية بزيت وأروى ومحاولاتك حتى كبدهائك زور جورا چەند هەدیە ئەنێرە بۆ بەطریقە کان کەسێک زۆر لێیانەوە نزیک ئەکاتەوە تا زۆر متمانەی پێ ئەکەن وردە ئەو بەطریقە لەوانی تر جێ ئەکاتەوە شتی زیاتری بۆ ئەنێرە حتا وەکو لە کاتێکە ئیفڕێنە ئێنێتە ناو شامەوە کاتێک چاو ئەکاتەوە لە بەردەم معاویە ڕاگیراوە ئەڵێ بچن ئەو گەنجەم بۆ بدۆزنەوە باینکەن وەرە ئەی گەنج لە خوا بترسە چەنی لێداوی تەنها ئەوەی لێدەیتەوە زیادە و کەمی ناکەی حەقەکەی خۆتی لێ وەرگرەر بۆیە دەهای سیدنا معاویە لە ئاستێکی زۆر باڵا گەنجێکی لە ئومەتی ئیسلامی لەبیر ناچێ قەوەدی گەنجێکی لەبیر ناچێ بۆیە لە بەرامبەر کافران و بێدینانە زۆر تند بووە زۆر شەجیع و ئازایە کە دواتر هەموو صفاتەکانی باسەکەین ئەم دەرسە بەڕاستی زۆر ئاوکێشە و زۆرمان ماوە لە خزمەت سیدنا معاویە و دەوڵەتی ئومەویەکان بەگشتی چەندین ئەمیری گەورە خزمەتکاری زۆر گەورە بۆ ئەم ئیسلامە کە ئیشی زۆر گەورەیان کردووە بێ خزمەتیان کردن و لە خزمەتیان نابن بەڵام ئەم شەوی بەراتە بەرەو مانگی ڕەمەزانی پیرۆز ئەڕۆین دەرسەکە ڕائەگرین هەتاوەکو دوای مانگی ڕەمەزان دوای ئەمەوە خزمەتان و سەر صفاتەکانی معاویە و کارەکانی و ئیشەکانی و سیاسەت و شێوازی بردن بەڕێوەی 20 ساڵی ماوە سیدنا معاویە ئیشکە هەتا ئێرە لە دوای 41ەوە 20 ساڵی ڕەک ئەبێتە ئەمیری هەموو ئیمانداران ئایا کارەکانی چین چی ئەکا ئەو جەنگانە چین بەرامبەر بە خەوارج ئەیان کات چۆن بەدەها و زیرەکی خۆی جیهانی ئیسلامی ئەخاتەوە سەر سکەکانی خۆی و فتوحاتی ئیسلامی دەست پێ ئەکاتەوە جارێکی تر ئەم شەو عەزیزانم شەوی بەراتە شەوی بەرات طبعا فەرمایشتی زۆر لەسەر هاتووە لە صحیحە لە ضعیفە لە مەوضوعە زۆر لە قسەی عولەمای گەورە لە قسەی عابیدی زۆر گەورە زۆر شتیان لەسەر شەوی بەرات باس کردووە فرمایشتێکی صحیحی پێغەمبەرگیان هەیە صلی الله عليه و آله وسلم فەرمێ ئەم شەوە خوا سەیری هەرچی کردەوەی عەبدەکانە ئەیکە لەو ساڵات چیان کردو هەر هەمووی سەیرەکات لە يطلع الله على أعمال عباده هەر هەمووی سەیرەکاتەوە فيغفر لهم لە هەر هەموو گوناهەکانیشیان خۆشە دوو کەس بەس خوا لێی خۆش نابێ مشریک و مشاحن مشریک ئەو کەسەی شەریکی بۆ خوا قەرارداوە مشاحنش ئەو کەسەی دڵی پڕە لە ڕقوکینە مشاحن هەندێک وایان لێکداوەتەوە تەنها ئەو کەسانەی کە قسەیان پێکەوە نییە بەڵام ئەو مشاحن گەورەترە لەوە ئەو کەسەی کە دڵی پڕێ کردووە لە ڕق بەرامبەر بە ئیمانداران ئەم دوو کەسە خوا عەفویان ناکا ما عەدای ئەوە هەر هەموو خوای گەورە عەفویان ناکا حتا هەندێک عولەما ئەفەرموون ئەگەر کەسێک مشاحن بوو
ئەڵێن مشریک ئەو عیبادەتەکانی لێ قبوڵ ناکرێ بەڵام مشاحین بخوا لە ڕقەکەی عەفوی ناکە لە شتەکانی تر هەر عەفویەک ئەوەندە بەڕەحمە لەم شەوەکە بۆ ئەم شەوە شەوێکی خصوصیەتە تایبەتمەندی هەیە لە ناو شەوەکانی ترە هەندێک شەومان هەن ناو ڕۆژەکانە هەندێک ڕۆژمان هەن فەضیلەتیان زۆر گەورەیە بۆیە شەو ڕۆژی بەرات زۆر گەورەیە ئەم شەوەکە بەیانی 15 هەم شەوەکەی هەم ڕۆژەکەی فەضیلەتی زۆر گەورەیە ئینسان بتوانێت دوعای خێری زۆری تیا بکە قورئانی زۆری تیا بخوێنێ ذیکری زۆری تیا بکە بە گەورە شەوەکە ڕاگرێ ڕۆژەکە ڕاگرێ عەبدایەتێکی تایبەت و خصوصی نییە لەم شەوە ئینسان جێبەجێکە بەڵام بە عمومی ئەو عەبدایەتی و تاعەتانی کە باس کراوە یا عولەما کردویان ئەکرێ ئینسان پشت بەستە بەوان وە سیرکردنی ئەوان ئەو کردەوانە جێبەجێکە هەمووی بێتە فەضیلەت و ئەجر و پاداشتێکی زۆر گەورە بیرتان نەچێ ئەم شەو ڕۆژە زۆر شەو ڕۆژی ئەوەیە کە دوعاکەین وە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕواکەن ئەو غەزەی کە ئێستا جەنگی تیا ئەبێ هی زەمەنی معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ کە ئێمە باسیەکەین لە خزمەتی ئەو کاتە فەتەح کراوە لە زەمەنی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بە قیادەی ئەو قیادە گەورانە ئەو شوێنانە هەمووی گیراوە و مسلمانان ئیشیان تیا کردو و کاریان تیا کردو و خوێنیان تیاداوە و یەهود و نەسارا هاتوون هێرشیان هێناوە گرتومانەتەوە بردوویانە گرتومانەتەوە لە بینی شەڕێکی زۆر قورسی نەگریسی ئەمڕۆکە سەپانویانە بەسەر مسلمانانە مسلمانانش بێکەس بێحاڵ پەرتەوازە کە ئێمە ئومێد دەکەین خوای گەورە عامێکی جەماعەمان بۆ بنێرێ دەروی خێرمان لێکاتەوە دڵمان یەک خاو بەرامبەر بە کافر و بێدینانەی جیهان بتوانین بوەستین بۆیە ئومێد دەکەم جلی دوعا و زۆرینەی دوعاکان بۆ سەرکەوتنی مسلمانان بێ بۆ یەخستنی مسلمانان بێ بۆ هێز و پرتەوی مسلمانان بێ ئێمەش لەم شەو مبارەکە ڕووی دڵمان ئەکەینە حوزوری بارەگای ڕەب العالەمین بەناخی دڵ و ڕۆحمان هاوارەکەین لە زاتی پاکی ئەڵڵاه جەلە جەلالوه یا ئیلاهی بەخوا ئێمە عەبدانێکین ئەگەر چی گوناهبار و خەجاڵەتبار و ڕووزەرد و شەرمەزاری بەردەم دیوانی تۆ بین بەڵام ئەزانین یا ئیلاهی تۆ زۆر بەڕەحمی زۆر بە بەزەیی لەگەڵ عەبدەکانە ئەگەر چی گوناهیان کردبێ ئەگەر چی عاسی بن ئەگەر چی تۆیان عادس کردبێ تۆ هەر لێیان خۆش ئەبی لەم شەوە و ئێمەش بە کۆڵی گوناهەوە ئەم شەو بەرە و پیری تۆ هاتوین خۆی بۆ خاتی گەوری خۆ لێمان خۆش بە یا ڕەبی خۆی هەر گوناهەیە کردومانە لەم ساڵەیە عەفومان کە گوناهێ بە ئاشکرا کردومانە لێمان خۆش بە گوناهێ بە پەنهان کردومانە لێمان خۆش بە گوناهێ کەس نەیزانی کردمان لێمان ببوورە یا ڕەب العالەمین خۆی گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە گوناهەکانی شەو عەفومان کە گوناهەکانی ڕۆژ عەفومان کە گوناهەکانی دڵمان ببوورە یا ڕەب العالەمین خۆیە بێ ئاگایی ناو نوێژەکانمان بمان بەخشە بەزەیی بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی بەخوا زۆر کات شەرم ئەکەین کاتێک کە دوعا ئەکەین بەڵام کە سەیری ناوە جوانەکانی تۆ ئەکەین ئەزانین تۆ ڕەحمانی تۆ ڕەحیمی تۆ غەفوری تۆ شەکوری ناتوانین یا ئیلاهی دوعاکان نەکەین ناتوانین لە حوزوری تۆیە هاوار نەکەین نەناڵێنین دەی تو گەوری خۆت قبوڵمان کە لای خۆت یا ڕەب العالەمین بەزەی بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین ئیمانمان دامەزراو کە یا ڕەب العالەمین یا ڕەبی خۆیە لە فتنەی ئەم زەمانە بمان پارێزە یا ڕەبی خۆیە خۆمان و ماڵ و مناڵ و خۆشەویستان و عەزیزانمان لە فتنەی ئەم زەمانە بپارێزە یا ئەکرەم الئەکرەمین خۆیە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرز بە ئیسمی عەظەمت دڵمان دامەزراو کە لەسەر دینەکەت لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ ئیلاهی هانامان هێناوە بۆ لای تۆ بەخوا ئەزانین ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئەمڕۆیە زۆر بێکەسە تەنها تۆی هەی دەیوا بە تەواوی دڵمان تەقە لە دەرگانەی تۆ ئەدەین یا ئیلاهی بە ڕەحمەتی خۆت ڕەحم بە ئومەتی پێغەمبەر کە صلی الله عليه وسلم لە میحنەتی ڕزگارمان کە بمان خەرەوە سەر قاچەکانی خۆمان ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت دڵمان یەکخە اختلاف لە نێوانمانە مەهێڵە بەهێزمان کە سەرکەوتنمان پێ عەتا کە یا ئەکرەم الئەکرەمین بەخوا پەروەردگارە ئێمە شەرمەزارین کاتێک مناڵێکی غەزە ئەبینین ئەکوژرێ ئافرەتێکی بە حورمەت یا ئیلاهی شەهید ئەبێ ئیلاهی گەنجەکانمان تیا ئەچن شەرمەندن کە هیچمان لەدەست نایە بەڵام پەروەردگارە تاکە شتێک لە دەستمان بێت تەقەدانە لە دەرگای تۆ تو گەورەی خۆت
ئەمانە ئومەتی پێغەمبەرن صلی الله عليه وسلم، ئەمانە خۆشەویستەکانی ئەون، ئەمانە براکانی ئەون. ئیلاهی دەرگای خێر بەسەر ئەم ئومەتا بکەرەوە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بە زەی خۆت و بە کەڕەمی خۆت سەرکەوتنمان پێ عەتاکە یا رب العالمین. یا ربی خۆیە دڵمان خۆشکە بە سەرکەوتنی براکانمان یا رب العالمین. دەستی یەهود و نەسارامان لێ بسڕە یا رب العالمین. یا ربی خۆیە دەستیان بشکێنە، یا ربی خۆیە فێڵ و مەکیدەکانیان لابە لەسەر ئومەتی ئیسلامی. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لەم شەوە مبارەکە سڵاوی دڵی ئێمە بگەێنەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم. یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. ئیلاهی صلاة و سلامی خۆت بەسەریا ببارێنە. پەروەردگارە بە ئومەتی ئەو قبوڵمان کە بە شوێن کەوتەی ئەو وەرمانگرە لە شێر سێبەری ئاڵای ئەو حەشرمان کە. ئیلاهی داوات لێ ئەکەین لە ساحەی مەحشەرە پەروەردگارە بە ئومەتی ئەو قبوڵمان کە لە بەهەشتا یا ئیلاهی بە حوزوری ئەومان بگەیەنە. بمان گێڕە لەو عەبدانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵیان پێ خۆشەکە. ئیلاهی داوات لێ ئەکەین بەهۆی گوناه و تاوانەکانمانەوە حەجممان مەکە لە بینینی پێغەمبەر صلی الله عليه وسلم. چاوەکانمان یا ئیلاهی داوات لێ ئەکەین گشکە بە دیداری پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئیلاهی تو خۆت ئەزانی ئێمە گرفتەکانمان زۆرە، دەرەقەتی گرفتەکانی خۆمان ناین و خۆمان ئەدەینە دەستی تۆ گرفتەکانمان بۆ چارەسەرکە. ئیلاهی ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە، ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە، ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە، ئەومان نائارامە ئارامیکە. ئیلاهی ئەومان گرفتێکی هەیە، ئیلاهی تۆ خۆت گرفتەکەی بۆ چارەسەرکە. خوای دڵمان ئارامکە، ماڵەکانمان ئارامکە، وڵات و نیشتیمانمان ئارامکە، کوردستانمان ئارامکە، ساحەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئارامکە. ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە، زەلیلی سەر جێگەمان مەکە، محتاجی دەستی نامردمان مەکە، محتاجی دەستی ئینسانەکانمان مەکە. پەروەردگارە نیعمەتی زۆرت پێداوین، چۆن نیعمەتی چاوت پێداوین، نیعمەتی گوێکانت پێداوین، نیعمەتی قسە وتنت پێداوین، نیعمەتی جەماڵ و جوانیت پێداوین، نیعمەتی یا ئیلاهی دەست و قاچ و هەستەکان و لەش ساغیت پێ عەتا کردوین. دەیا ئیلاهی نیعمەتەکانمان بۆ زیاد کە هەتا ئەو ڕۆژەی ئێرە بەجێ ئێهێڵین یا رب العالمین. بێ چاومان مەکە، بێ گوێمان مەکە، بێ زمانمان مەکە، زەلیلمان مەکە یا رب العالمین. خوای پەنا ئەگرین بە تۆ لە زیلەتی پیریمان یا رب العالمین. ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە کەڕەمی خۆت خوای لەگەڵمانە بجوڵێرەوە. بەخوا پەروەردگارە ئەزانین ئێمە عەبدێکی زۆر ناشایانی تۆ بووین، ئەزانین ئێمە زۆر بێ کەڵک بووین. ئیلاهی نازانین ئێمە چی تەقدیمی تۆکەین. نوێژمان بێ ئاگاییە، ڕۆژوومان بێ ئاگاییە، قورئان خوێندنمان بێ ئاگاییە، شەومان شەوی غافڵانە، دڵمان دڵی غافڵانە. بەڵام ئەزانین تۆ خوایەکی زۆر کەریمی، هەر کەس تەقە لە دەرگات بدا دەرگا بە ڕووی ئەداناخی. و ئێمەی خەجاڵەت باریش لەم شەوە تەقە لە دەرگانەی تۆ ئەدەین، هاوار لە دەرگای ڕەحمەتی تۆ ئەکەین. ئەزانین تۆ خوایەکی شایەنی، ئەزانین تۆ خوایەکی یا ئیلاهی بەم کەم و کەسریەوە قبوڵمان ئەکەی. دەی تو گەورەی خۆت قبوڵمان کە، دەی تو گەورەی خۆت لە ئاسمان قبوڵمان بدەرێ، لە زەوی قبوڵمان بدەرێ. پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بە زەی خۆت و بە کەڕەمی خۆت ئەم شەوە مبارەکەت کردە قسمەتمان یا ئیلاهی. شەوانی ڕەمەزانمان بکەرە شەوانی نور و هیدایەت و ڕۆح جوانی. تۆ خۆت هەڵمان بژێرە بۆ لای خۆت، تۆ خۆت دروستمان کە بۆ دینەکەت، تۆ خۆت لەزەت بخەرە تاعەتمانەوە. پەروەردگارە لەم زەمەنی بێکەسیەمانە ئەزانین تەنها سپاردە لە لای تۆ زایە نابێ. وا خۆمان سپاردەی تۆ کرد، ئیمانمان سپاردەی تۆ کرد، عەقیدەی خۆمان سپاردەی تۆ کرد، ئەولاد و وەچەکانمان تا ڕۆژی قیامەت سپاردەی تۆ کرد، ئومەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم سپاردەی تۆ کرد. تو گەورەی خۆت خوایە لە گوناهی دایک و باوکمان ببوورە، خوایە لە گوناهی دایک و باوکمان ببوورە، خوایە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە، خوایە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببوورە، خوایە لە گوناهی خۆشەویستەکانمان ببوورە، لە گوناهی عەزیزەکانمان ببوورە. هەر کەس مافی بەسەرمانەوەی لە گوناهی ببوورە، مافمان بەسەر هەر کەسەوەی لە گوناهی ببوورە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بەرەکەت بەسەر ژیانمانە ببارێنە، بەرەکەت بەسەر ماڵ و حاڵمانە ببارێنە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بە کەڕەمی خۆت بەرەکەتی خۆت یا رب العالمین بەسەر ماڵ و مناڵمانە ببارێنە.
إلهي بركة بسر علم مانا ببارنا، بركة بسر إيمان مانا ببارنا، بركة بسر طاعات مانا ببارنا، دين داري لدل ماناشي پەیوەندی من لەگەڵ خۆتا بتەوکە پەروەردگارە بەهێزمان کە بۆ خزمەتی دینەکەت یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە لەسەر جەم گوناهی مردووی موسڵمانان ببوورە تایبەت ئەو مردوانەی بێکەسن لە گۆڕەکانیان ئەو هیچ کەسێک نییە دوعایان بۆ بکە یا ئیلاهی و ئێمە هانە بۆ لای تۆ هێنین لە گوناهی هەر هەمویان ببوورە یا ڕەب العالەمین ئەم شەو مبارەکە چۆن ئەکەیتە مایەی مەغفیرەت بۆ ئێمەی زیندوو بیکەرە مایەی مەغفیرەت بۆ مردووەکانمان یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای گیان ئەم عەزیزانەی کە گوێمان لێ ئەگرن ئەمان بینن ئەو عەزیزانەی کە حوزوریان هەیە لە دەرسەکانمانە یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت لە گوناهی هەمویان ببوورە دەرگاکانی خێر بەسەریانە بکەرەوە إلهي قبول من بدره أما جالسان من بكر مجالسي خير وذكر يا رب العالمين يا إلهي أم دعاني أم شو من لقبولك خوي أم دعاني أم شو من لقبولك خوي أم دعاني من لقبولك يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قول لقناهي من الشيوش بوري خوي لمن قبولك يا ربي